لو أنزلنا هذا القرآن على جبل 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 لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني 437 لواني كان تفسير القرآن في رزبين وخزمتان بمبست رزامندي خواهي قولة وهي وادان بأوي آزي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ومن الذين قالوا إنا نصارى أخذنا ميثاقهم فنسوا حظا مما ذكروا به فأغرينا بينهم العداوة والبغضاء إلى يوم القيامة وسوف ينبئهم الله بما كانوا يصنعون. بەڵێ خۆشەویستان لە ئاەت پێشتر خوای گەورە باسی لە بەنی ئیسرائیل کرد کە زیاتر باس لە جوولەکەیە کاتێکەوە بە شێوەیەک عەهد و پەیمانیان شکاند و چ عوقوبەتیان هاتە سەری. ئەو جارە خوای گەورە باس لە نەسڕانیەکان دەکاتن. ومن الذين قالوا إنا نصارى ولوانەی کەوا گوتیان ئێمە نەسڕانین ئەخەذنا میثاقهم. ئیتر خوای گەورە ئەوانیش عەهد و پەیمانمان لێ وەرگرتنە سەر زمانی عیسا عەلەیهی سڵات وسەلام فنسوا حظا مما ذكروا به. ئەوانیش بە هەمان شێوە عهد و پەیمان بەشێکی زۆریان لەوەی کەوە فەرمان پێکرا بوو تەرچیان کرد و ئێهمالیان کرد. فأغرينا بينهم العداوة والبغضاء. ئیتر فأغرينا واتە فألقينا واتە دژمنایەتی و ڕق لێبوونەوەمان خستە نێوانیان هەتا ڕۆژی قیامەتێ وسوف ينبئهم الله بما كانوا يصنعون. ئیتر لە داهاتووشدا خوای گەورە پێیان ڕادەگەینی کە ئەوان چیان ئەنجامدایە. ئەو بە کورتیمانە ئاەتەکە کەواتە کە جوولەکە بەو شێوەکو لە ئاەت پێشتر خوای گەورە باس کرد لە ئاەت 13 کە دوو وانە لە خزمەتی ئەواتەدا بووین. جوولەکە چیان کرد و چ عوقوبەتیان هاتە سەری؟ ئایا نەسڕانیەکان چیان کرد؟ ئەتباعی عیسا عەلەیهی سڵات وسەلام ئەوانەی کەوا گوایە متبعی عیسان عەلەیهی سڵات وسەلام ئەوان چیان کرد و ئەوان هەڵوێستیان کوبوو. ومن الذين قالوا إنا نصارى ئەوانەی کەوا گوتیان ئێمە نەسڕانین. تەمەشاکە نافەرمی ومن النصارى ومن الذين قالوا إنا نصارى لەوانەی کەوا گوتیان ئێمە نەسڕانین کەواتە لە حەقە دوانێ ئیدعایان کرد کە گوایە ئەوان نەسڕانینە بەڵام لە حەقە دوانین لەبەرەوەی نەسڕانی کە گوایە ئەوان دینی خوا بەسەر دێخن پێغەمبەری خوا بەسەر دێخن وەکو خوای گەورە لە سوورەتی ئالی عیمران دەفەرمیتن کەوا عیسا عەلەیهی سڵات وسەلام کاتێکەوە هەستی پێکرد کەوا کەسانیشی زۆر لە ئومەتەکەی و دەوروبەرەکەی خیانەتکارن کوفر دەکەن قال من ئەنصاری إلى الله چێ هەیە بەسەرم بێخی لە بۆ لای ئەڵڵا چێ هەیە دینی خوا بەسەر بێخی مەبەستی ڕەزامەندی ئەڵڵا. ئیتر خوای گەورەش لێرە کە باسییان دەکا نافەرمی نەسڕانیەکان دەفەرمی قالوا إنا نصارى ئەوان ئیدعایان کرد کە گوایە ئەوان نەسڕانین و دینی خوا بەسەر دێخن. ئەخەذنا میثاقهم ئەوانیش بە هەمان شێوە کەوا نەسڕانی یان لە بۆ ناسرە تەنسیب دەکرێت. ناسرە ئەو جێگایە ئەو بەلدەیە کەوا عیسا عەلەیهی سڵات وسەلام لەوێن دەرێ لەدایک بوو. خوای گەورە سوبحانەهو وتەعالا تەبەن وەکو بابڕێن لە مەریەم ئیجادی کرد بەبێ ئەوەی پیاوێک بێتە لای. ئیتر لەوێن دەرێ لەدایک بوو ناسرە لێیە ئەوانەی کەوا ئەتباعی عیسانی عەلەیهی سڵات وسەلام پێیان گوترێت نەسڕانی لەبەرەوەی عیسا عەلەیهی سڵات وسەلام لە منتقەی ناسرە لەوێن دەرێ لەدایک بووە. یاخود ئەوتە نەسارا لەبەر ئەوەی کە باعتیبار ئەوان دینی خوا وەکو گوتمان لەو ئاەتەی کە لە سوورەتی ئالی عیمران هاتێ کە عیسا عەلەیهی سڵات وسەلام دەفەرمی من ئەنصاری إلى الله چێ هەیە بەسەرم بێخی لە بۆ لای ئەڵڵا چێ هەیە بەسەرم بێخی نەسڕەتم بدا بە مەبەستی ڕەزامەندی ئەڵڵا کەواتە بەو مانای هاتیە. کەواتە ئەوانەی کەوا ئیدعایان کرد ئەوان نەسڕانینە ئەخەذنا میثاقهم ئەوانیش
عهد و پەیمانی تونمان لێوەرگرتن وەک گوتمان میثاق ئەو عهد و پەیمان مؤکد و موثقەیە کەوا لەسەر زمانی پێغەمبەران عەلەیهی السڵاة والسلام خوای گەورە لە ئومەتانی وەرگرتیە. بەڵام ئەوانیش فەنەسوا حەظەن مما ذوکروا به فەکە تعقیبە هەر زوو لە پاشەوەی عهد و پەیمانە لێوەرگیرە فەنەسوا حەظەن مما ذوکروا به ئەوانیش بەشێکی زۆر عینی وەکو لە ئاەتی پێشووتر خوای گەورە لە باسی جوولەکە دەفەرمی يحرفون الكلمة عن مواضعه ونسوا حظا مما ذكروا به بەشێکی زۆریان لە ئەوەی کەوا فەرمانیان پێکرا بوو کەوا جێبەجێ بکەن ئەوان وازیان لێ هێنا کەواتە ئەوانش لە دوای عهد و پەیمان بەستانیان فەنەسوا حظا هەر زوو خێرا بەشێکی زۆریان لە عهد و پەیمانەکە کەوا فەرمانیان پێکرا بوو وازیان لێ هێنا تەرکیان کرد وەکو لێوێ بە تەفسیل باسی ئەوەمان کرد کە مانای چییە. فأغرينا بينهم العداوة والبغضاء إلى يوم القيامة. أغرينا وألقينا وكزانا دفرمو وهيجنا وألصقنا وتخستمان النيوانيان هان ماندان لدجي يكتري بيويان نوساب ويكوا عداوة بغضاء يكتري بكن بينهم العداوة والبغضاء إلى يوم القيامة. عداوة بغضاء دجمنداري ورق ليبونوا دجمنداري بظاهري وبغضاء أو رخي كنا ضليان سبحان الله نتيجي سبحان الله هەمووی جێگای پند و ئامۆژگاریە. عهد و پەیمانشکاندن لەگەڵ ئەڵڵا ئیتر کاتێکەوە وای لێدێ بەشێکی زۆر لە دینی خوا واز لێ دەینن لە نەتیجەدا عقوبە دەدرێن وەکو لە ئاەتکە پێشوو خوای گەورە فەرمووی دڵەکانمان ڕەقکردن کە دڵیان ڕەق بوو ئیتر تەحریفی کەلامی خوای گەورە دەکەن کەواتە ئەوەی تەحریف دەکات دەبی دڵی ڕەقبی لێ تەحریف دەکات. وهروە لێرەش کە دەفەرمی کاتێکەوە عهد و پەیمانیان شکاند و بەشێکی زۆریان لە دینەکەیان بەجێهێشت لە نەتیجەدا عقوبە دەران بۆی کەوا بوونە بەش ڕقیان لە یەکتری بۆ ئەوە پند و ئامۆژگار لێوە دەگیرە ڕق لێبوونەوە لە یەکتری لە نەتیجەی ئەوەی کەوا بەشێکی زۆر لە دین واز لێ هێندرا ئەگەر نا فەرمانەکانی خوا جێبەجێ بکرێ نابێ عەداوەت لە نێوان ئیمانداران و پەیڕەوانی ئاینێک بکرێت کە لەلایەن خوای گەورەوە هاتیە نابی دژمنایەتی یەکتری بکەن نابی بکرێنە بەش و فێرقە و لە دژی یەکتری و ڕقیان لە یەکتری بیتەوە عەداوەتی یەکتری بکەن. فأغرينا بينهم العداوة والبغضاء أو عداوة ورق لێبوونەوەیان إلى يوم القيامة هەتا ڕۆژی قیامەتی بەردەوام دەبێت. وەکو زانان دەفەرمون أن يتعادون ويتباغضون دژمنایەتی یەکتر دەکەن ڕقیان لە یەکتری دەبێتەوە هەتا ڕۆژی قیامەتێ حسب ما تقتضيه أهواءهم المختلفة لەسەر چ ئەساسێک لەبەر هەوەی هەر کەسەوە ئەهوا و هێوا و ئارەزووی مختلفیان لەگەڵ یەکتری هەیە و هەروها لە نەتیجەی هێوا و ئاواتی و بابنەی هەوا و ئارەزووی مختلف آرائشان ليك مختلف الزائغة المؤدي إلى التفرق فرقا متباينة. سبحان الله كبشش زول لدين خوا واز لدين أو أهواء وآرزو دي تبيش أهواء وآرزوش لقل يكتري جياوازة وتيك ناكات ولا نتيجة آرائي متفرق وآرائي دجبة يكتري دروز دبيتن أو دفرمي لنتيجة يلعن بعضها بعضا لعنة ليكتري دكن ويكفر بعضها بعضا هنديك أو أنكب كافر دزانا. والمعنى بسبب ترك هؤلاء الذين قالوا بنا نصارى لما ذكروا به بسبب ويكوا أوان أو فرمانان كوا بيان كراب وازيا لهنا فرقناهم شيعا وأحزابا كدمان ببشو بتندين تاقم وجعلنا كل فرقة من تعادي الأخرى وتبغضها إلى يوم القيامة. هذه يقلوانا رقي لو يتردى بيتو دجمناتي يكتردى كان زاوكو زانان ليردا فالمون فأغرينا بينهم العداوة والبغضاء إلى يوم القيامة. دقدرين واتل لنوان فرقكاني نصراني لبروي خواي والليردا باس للنصرانية دكا والتاريخ الشاهد كوا فرقكاني نصرانية سن بقج يكتري دا تسوينو بتشي ويك دجمنداري يكتري دا كان هندش لزانا عند فرمون نك أو دجمنداري تنها لهم فرقكاني زولك بنديانا كان بل كل نوان زولك وديانيش بقشتي كواتا عام ترى فأغرينا بينهم العداوة والبغضاء كواتا لنوان زولك وديان ولنوان فرقكاني ديانا كانش بتايبتي هردو شي دقريته والله أعلم إلى يوم القيامة. بردوامش دبتار روج القيامة وسوف ينبئهم الله بما كانوا يصنعون. وخواي قولش أو زا بيان رادقين كواتا لدنيا أو حاليانا باش دبنو دجمنداري ورقليبون ولا نوان يكتري وسوف ينبئهم الله وتلخ لآخرة خواي قول بيان رادقين توا بما كانوا يصنعون كواتسيان كرديا من المخالفة مخالفي فرمان كان إخوان كده وكتمان الحق
بە چ شێوەیەک حەقیان شاردیتەوە والعەداوەة والبەغضاء بە چ شێوەیەک ڕقیان لە یەکتری بوویتەوە دوژمنایەتی یەکتریان کردیە ونسيان الحظ الوافر مما ذكروا به وهروها چ بەشێکی زۆریان لە دینی خوا بەجێ هێشتە وهذا وعيد شديد بالجزاء والعذاب کەواتە ئەوەش طبعا وعیدە هەڕەشەیە کاتێک کە خوای گەورە دەفەرمێت پێیان ڕادەگەیەندرێتەوە ڕۆژە قیامەتێکەوە چیان کردیە واتە ئەوجە سزا دەدرێن ئەو هاتان کرد ئەوەش سزایەکەی خوا پەنامان بدە پاشان خوای گەورە سبحانه وتعالى لە ئاەتی دواتر دەفەرمی يا أهل الكتاب قد جاءكم رسولنا يبين لكم كثيرا مما كنتم تخفون من الكتاب ويعفو عن كثير قد جاءكم من الله نور وكتاب مبين بەڵێ جا خوای گەورە سبحانه وتعالى يا أهل الكتاب مخاطبيان دەکات جوولەکەوتیان ئەوانەی کەوا کتێبیان پێبەخشرایە قد جاءكم رسولنا بتحقيق پیغمبری ئێمە لۆلای ئێوە هات رسولنا يبين لكم كثيرا مما كنتم تخفون من الكتاب شتێکی زۆر لەوانەی کە ئەنگۆ لە کتێبەکانی خۆتان شاردیتانەوە لە بۆتان بەیان دەکا ويعفو عن كثير و زۆریش لەوانەی کەوا شاردیتان و چاوپۆشی لێ دەواتە هەمووی باس ناکە قد جاءكم من الله نور وكتاب مبين بتحقيق لا ئێمەوە لە بۆتان هاتیە لەلایەن ئەڵڵاوە لە بۆتان هاتیە نور و هەروها کتابێکی ڕوونکەرەوە بەڵە خۆشەویستان ئیتر وەکو لە تەفسیرە و ئاتەدا زانایان بەو شێوە دەفەرمون يا أهل الكتاب قد جاءكم رسولنا يبين لكم كثير ما تخفون من الكتاب أي من نحو بعثته صلى الله عليه وسلم وآية الرجم في التوراة وبشارة عيسى به إظهارا للحق کەواتە لەوانەی کەوە پێغەمبەری ئێمە هاتیە لە بۆتان ڕوون بکاتەوە ئەوەی کەوە ئەنگۆ شاردیتانەوە لە کتێبەکانی خۆتان لەوانە ناردنی پێغەمبەرەکەی ئێمە صلى الله عليه وسلم کەواتە ناردنی محەممەد المستەفا صلى الله عليه وسلم کە لە تەورات و ئینجیل باسی کرایە لە کاتێکدا ئەوان دەیشاردنەوە پێغەمبەر هاتیە صلى الله عليه وسلم بەو قورئانەی کەوە وەحی لەلایەن خوای گەورەوە ئەوەی کە ئەنگۆ شاردیتانەوە لە هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە علاماتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە تەورات و لە ئینجیل لە بۆتان باز دەکات لەبەرەوەی قورئان تەصدیقی تەورات و ئینجیل دەکات کە کتێبی خوایە و هەروەها لەوانەی کە ئەنگۆ شاردیتانەوە کەواتە زۆرێک لەوانەی کە ئەنگۆ شاردیتانەوە پێغەمبەرەکەی ئێمە لۆتان بەیان دەکات صلی الله عليه وسلم لەوانە ئاەتی ڕەجم واتە لە تەوراتیش کەسێک ئەگەر زینای بکە ئەوجا هاوسەری هەبی وەکو لە شەریعەتەکەی ئێمەش عینی سزایەکەی ئەوەیە کەوا پێویستە ڕەجم بکرێت حەدی لێ دەربکرێتن ئەوەیان دەشاردەوە جێبەجێیان نەدەکرد پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەشیانی لۆ ڕوون کردەوە کەوا لە تەوراتەکەی ئەوان هەیە بەڵام ئەوان دەیشارنەوە و هەروە موژدەی هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر زمانی عیسا کە بە قەومەکەی ڕادەگەین و بە بەنی ئیسرائیل ڕادەگەینی ئیتر ئەوە بەشێک لەوانە خوای گەورە دەفەرمی کە پێغەمبەری ئێمە هاتیە ئەو شتانەتان لۆ ڕوون دەکاتەوە کەوا ئەنگۆ لە کتێبەکەی خۆتان شاردیتانەوە جا لێرەدا پێشەوەی کە بازدەوە بکەین و خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی یا ئەهل الكتاب یەکەم جا کە یا ئەهل الكتاب تاوەکو تێیان بگەینی کە ئەنگۆ ئەهلی کتابن ئەسڵ وایە کار بە کتێبەکەی خۆتان بکەن تاوەکو بە حەقەت ئەهلی کتابن و بزانن کەوا کەسێکەوە کتێب پێبەخشرابیتن کە علمی بە کتێبی خوای گەورە هەبی ئەوە مەسئولیەتێکی گەورەی لەسەرشانە زیاتر لەو کەسێک کەوا نازانین دەی کار بکەن بەو کتێبەی کەوا پێتان بەخشرا قد جاءكم رسولنا کە دەفەرمی رسولنا یەکەم جار تێداتە سەرخۆی واتە خوای گەورە تەنسیبی سەرخۆی دەکا رسولنا پێغەمبەرەکە و نێردراوەکەی ئێمە ئەوە لە بۆ تەشریفە لە بۆ ڕێزلێنانە ئەو پێغەمبەرە لەلایەن ئەڵڵاوە ناردرا سبحانه وتعالى و هەروە کاتێک کە دەفەرمی رسولنا تاوەکو تێمان بگەین و تێیان بگەینیتن کەەوە مبەلیغە لەلایەن ئەڵڵاوە هاتیە سبحانه وتعالى پێویستە ئیتیباعی بکرێتن ئیتر کە هاتیە یوبەین لەکم کەثیرا مما كنتم تخفون من الكتاب زۆرێک لەو شتانێک کە ئەنگۆ دەیشاردنەوە تا هاتیە لۆتان بەیان بکە ويعفو عن كثير بەڵام لەگەڵ ئەوەش چاوپۆشی لە شتێکی زۆر دەکالەوەی کە ئەنگۆ شاردیتان واتەوە نەبی هەموو ئەوانەی کە ئەنگۆ شاردیتانەوە هەمووی بەیان بکە نەخێر زۆری بەیان دەکا و زۆریش چاوپۆشی دەکا
ويعفو عن كثير وكزانان درباري أو آتد فرميتن أي مما تخفونه لا يبينه كواتا أو كوان قديشان زورج لوانا بياننا كاتن مما لا ضرورة في بيانه كواتا زور ضرور نية بيان بكري أو كوا ضرورة بيان بكريتن يبين لكم لو تام بيان دكا كشفي دكا كوان قشار ديتانو بلام زورج لواني كان قشار ديتانو كوا ضرورة نية بيان بكا تابوشي لي دكا وبياني ناكا لبرسي صيانة لكم عن زيادة الافتضاح تاوكو باي هندي انقو فضح نبن همو اسرار تنكشف النبي تاوكو شتيك تدا بهاليتو او يعفو فلا يؤاخذ يعني وتا خواي سبحانه وتعالى كوا هموش تكان كشفناك رسال زمان پیغمبر صلى الله عليه وسلم هندق لواني كوا انقو انزام تاندا خواي قورا بابلين عقوبة نادا وبياني ناكا زوكو زانان دفرمي وفي هذه الآية لو آتدا بيان معجزة له صلى الله عليه وسلم لو آتا وكو باقي آتا كان تر معجزة لبو بيغمبر صلى الله عليه وسلم فإنه لم يقرأ كتابا ولم يتعلم علما من أحد خوص كتابي شنخين دو بيغمبر صلى الله عليه وسلم كخين دوار ببيش بيغمبر آتيكي وهو لكسك علمك فير نبوة فإخباره بأسرار ما في كتابهم لكاتك دا كوان نهين يكان كتابي أوان بازك كوان شارديتيانوا إخبار عن الغيب كاتوشتشي غيبية لويا فيكون معجزا كات لو حالته معجزة لو بيان صلى الله عليه وسلم كوالا لا خواي قولوا بوحي أوشتاني لو كشف كرا تاوكو بيان كاكانقو أو أسرار نهين يعني كوالا كتابة كاني خوتان داهيا شارديت تانوا للان بيغمبر صلى الله عليه وسلم ككشف ذكري بلغير سلوكوا بيغمبري خوايا بوحي للان خواي قول بيراغي اندري أقرنا لهيز كسيك شتيشي نبيستيا وهروها لهيز كتابي تشيش نخيندي تول بروي نخين دوار بو يترو آتو همو آتكاني تري قرآن بيرز بلغن لسر أويكوا محمد المصطفى صلى الله عليه وسلم رسول الله صلى الله عليه وسلم يتديار آتك اشتتري تدا ما برا نبرتاوبوني كار لير دوستين ببشتواني رب العالمين لا واندها تدين خزمة واتو زياتر سيد سردكين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.